وەکە ئێزدی ویژیشمان ڕەکرد گەلیلای خۆممە بەشاند و شەربانێت خۆممە بەشاندن و مەڤەڕابوو ئەوژی کلنێڤە چار دیوارەدایە مەدوێت ویژی ببەخێر ویژی ئەوە داکێت شەهیدا و دایکێت ئێزیدیا مەدوێ ویژی دەرێخێن و مەدوێ ویژی وەکە ڕزگار بکەن و مەژی ناوێ هەکە ئەویل وردەبە وەکە ئەمشی تێدەبن و مە ناوێ ئەواوی بکەن سەرۆک سەرسەرێمە سەرچاوێ مامش فەرمانێ خەلاس کرێن مەڤە هات گەلەکشمان ڕەکرد و ئەژ وەکە داکە شەهیدێکیژیمە زارۆکێمە بەرخۆدانی کرێن داکە شەهید ئێزدینم شەهید کات ئەمرێوی 14 سال بوونەکە بەرخۆدانیت کرد شنگار ڕزگار کرێن هەموو زارۆکێت مەبوون هەموو شەهیدێت مەبوون ئەمرێ هەمووکە نەبووە 20 سالە هەموو شەهید کەتێن چێ ڕێخستنەکەمە نەبوو غێر سەرۆک ئاپۆیەکم مەڤە نەهات دەولەتەکم مەڤە نەهات ئەم العێراقێ دەبوونەکم مەڤە نەهات داعش بەردانە سەر سەروی چاوێمە هەتەنها کەچک و ژن و بووکێتمە بازارە تێنە فرۆتن یەکیشمەرە تشتێک نەکرد بە سەرۆک ئاپۆشمەرە کرد چما ئەوش ئێزیدیارە کردە و مەڤەڕابووکردنە نێڤە چار دیوارەدا خۆدەی وەک دایکێ ئێزیدی یانی ئەم پێ تیشن و ئەم پێ گەلەکێژی تیشن و مە ناوێ و هەرگاو ئێریشی سەروانجیت کرد مەژی ناوێ و دەولەتەکە ئەوەکە نزان هەماکتێک دەولەت نیناکە مساعدا مەژی ناکە و ئەوەش مەڕە ناکە هەژبر هەتا کۆبانێ ئەوژی هەموو وەکە مەدرەزیلن ئەمە ئەف تشت ناوێ من قبول ناکەن وی تشتی